سڵاو خۆشەویستان، وانەی حەڤە هەم فێربوون لە ڕێگای چیرۆکەوە. وانەی حەڤە. George was 60 years old. George تەمەنی چەند بوو؟ was 60 years old. تەمەنی 60 ساڵ بوو. And he was ill. نەخۆش بوو. He was always tired. واتە هەمیشە چی بوو؟ tired ماندوو بوو. And his face ڕوخساری was always very red. ڕوخساریشی هەمیشە چۆن بوو؟ سوور هەڵگەڕا بوو. He did not like doctors. ئەو حەزی بە پزیشک نەبوو. واتە حەزی بە پزیشکەکان نەبوو. He did not like doctors. باشە توڵی هی بۆچی ناڵی likes؟ لەبەرەوەی did هاتووە. هەر کاتێ دوو دەست و did بینی ئیتر ئەمە ئەبێت چاوک بێم و دیدەکە ئەیکا بە ڕابردوو دوو دەستیش بۆ ڕانەبردوو و ئەو نۆتەش دیارە نەرەیەکە. But last month بەڵام مانگی ڕابردوو his wife said to him. Last month مانگی ڕابردوو his wife ژنەکەی said to him پێیوت Don't be stupid. Stupid واتە گەمژە. Don't be stupid. گەمژە مەبە. George, go and see Dr. Brown. Dr. Brown. گەمژە مەبە بچۆ دکتۆر براون ببینە. یعنی بچۆ بۆ بینینی دکتۆر باشە کێیە؟ براون. George said, George وتی No. But last week, بەڵام هەفتەی ڕابردوو, he was worse. ئەگەر بڵێ خراپ ئەڵێی bad. بڵێ خراپتر ئەڵێی worse. And he went to the doctor. ئێمە ئەڵێن doctor بەڵام ئەمریکەکان ئەڵێن doctor. And he went to the doctor. چوو بۆ لای پزیشک. Dr. Brown, دکتۆر براون, examined him. پشکنی. And then said to him, پاشان پێیوت, You drink too much. تۆ زۆر ئەخۆیتەوە. دیارە مەبەستی چییە؟ Stop drinking whiskey. And drink milk. ئیتر واز بێنە لە خواردنەوەی ویسکی. چی بخۆ؟ جۆرێکە شەراب. واز لەوە بێنە and drink milk. شیر بخۆ. George liked whiskey. George حەزی بە ویسکی بوو. And he did not like milk. حەزی بە شیر نەبوو. I'm not a baby, he always said to his wife. ئەڵێ هەمیشە بە ژنەکەی وتی I'm not a baby. من مناڵ نیم. Now he looked at Dr. Brown. ئێستا ڕوانیە دکتۆر براون and said وتی But drinking milk is dangerous. وتی بەڵام خواردنەوەی شیر مەترسیدارە. Dangerous. Doctor. بۆ مەترسیدارە. The doctor laughed. پزیشکەکە پێکەنی and said وتی Dangerous? مەترسیدار? How can drinking milk be dangerous? چۆن ئەکرێ خواردنەوەی شیر مەترسیدار بێ؟ Well, doctor, ئەزانی چۆنە دکتۆر؟ George وتی It killed one of my best friends last year. ساڵی ڕابردوو یەکێک لە باشترین هاوڕێکانی کوشت. The doctor laughed again. پزیشکەکە جارێکی تر پێکەنی and said وتی How did it do that? چۆن وای کرد؟ ئاخرانی وەکو بڵێ تێمگەیەنە چۆن شیر کەسێکی کوشت. بزانین چۆن کوشتێتی. ئەڵێ The cow مانگاکە fell on him. کەو بە ملیە. George said. George وتی
دیارە چۆ شیر بدۆشێ ماڵ گەوتومە ئێستا ئەگەر ئاسانە بەردەوام بە ئەگەر نام چۆ لە سەرەتاوە جارێکی کە گوێی لێگرە بەڵێ کوردیەکەی بڵێ کەواتە من ئینگلیزیەکەت پێ پیشانێم بۆتە خوێنمەوە تۆ کوردیەکەی بڵێ پێشەوەی من بڵێم ئێڵ یعنی چی ئێڵ ئێڵ نەخۆشی باشە I'm ill واتە من نەخۆشم tired ماندوو worse خراپتر bad خراپ worse خراپتر خۆی ئەمە وەکو شاز وایە بۆ نمونە تۆ بڵێ بچووک ئەڵێی small بڵێ بچووکتر ئەڵێی smaller بڵێ جوان واتە یاسایەکمانە ئی ئاڕێکی خەیتە سەر ئەبێ بە پلەی بەراورد ئەگەر بۆ نمونە وشەکە گەورە بوو تۆ ئەڵێی جوان ئەڵێی beautiful باشە بڵێ جوانتر ئەڵێی more beautiful بۆ چونکە beautiful سێ بڕگەیەوە ئەگەر لە دوو بڕگە زیاتر بوو ئیتر تۆ more ئەخیتە بەردەمی بۆی بکەی بە پلەی بەراورد بەڵام ئەم شتە شازە یەکسەر bad بووە بەچی worse examined واتە پشکنی تاقی کردەوە فەحسی کرد examined dangerous مەترسیدار laughed واتە پێکەنی he was ill ئەو نەخۆش بوو بەڕێزان زۆربەی جار ئەم نووسینانە کە ئیبینی ئێمە حسابی ڕستەی ڕێکوپێکی بۆ ناکەین چونکە تەنها ئەمانەوێت تۆ بیرکەوێتەوە کە ئەمەمان لەو دەقەوە وەرگرتووە بۆ نمونە ئەمە ئەگەر حسابی ڕستێکی ڕێکوپێکی بۆ بکەین ئەبێ هیەکە لەبەرەی لە سەرەتاوە هاتووە ئیچەکە بکەی بە کەپیتاڵ ئەبێ لە دوای ئیڵەکەش خاڵێکدا بنین ئەمە بەڕستە بەڵام ئێمە چیمان کردووە تەنها ئەمانەوێ ئەو شتانی ناو دەقەکەت پێ بشامی لەو شوێنە لە دەقەکە سەرەتاکە بۆ شێوازە دەستی پێ نەکردووە و خاڵبەندیەکەی تەواو نییە بۆیە ئێمە کاتێ هێناومانەتە دەرەوە ئەبوو ئەگەر بمانەوێت ڕێکوپێک بڵین ئەم ڕستە چۆن ئەبێ بنووسرێ ئەبێ بینجارێکی خاڵبەندی بۆ بکەین بەڵام بۆمان نەکردووە واتە تۆ بزانە ئەمە تەنها دەقەکەت بیرەخینەوە تۆ بگەڕێتەوە بۆ چیرۆکە لە سەرەتاوە سێری he was ill واتە ئەو نەخۆش بوو last week he was worse هەفتەی ڕابردوو he was worse خراپتر بوو Dr. Brown examined him. Dr. Brown چی کرد؟ ئەوی پشکنی. him واتە ئەو بۆ کوڕە بێ بۆ پیاوە بێ. Dr. Brown examined him. Dr. Brown ئەوی پشکنی. The doctor laughed. پزیشکەکە چی کرد؟ laughed. پێکەنی. How can drinking milk be dangerous? یعنی چی؟ تکایە خۆت یەکجار بیخوێنەرەوە ماناکەشی بڵێ How can drinking milk چۆن خواردنەوەی شیر ئەتوانێ be dangerous مەترسیدار بێت be واتە بێت dangerous مەترسیدار The cow fell on him مانگاکە کەو بە ملیە کەو بە سەریە بەڵێ ئێستا ئینگلیزیەکەی بڵێ تا ئێرە ئاسانە بەردەوام ئەگەر نامچۆرەوە لە سەرەتاوە جوانگوێی لێ بگرە بۆی من کە کوردیەکە بە تۆ ئەڵێم تۆ بتوانین ئینگلیزیەکە بە من بڵێ ئەمەش توانایەکی زۆر باشە مەرج نییە کەسێک کە سارەتا دەستی کرد بە فێربوونی ئینگلیزی بتوانێت شتی وا بکە بەڵام تۆ ئەتوانی گوێ لە من بگری بیری لێ بکەیتەوە نەشزانی من کە ئەیڵێم ئەمە یارمەتی تەیە ئەگەر بەم جارەشنا دوو جار سێ جار چوار جار تەماشای ڤیدیۆ بکەرەوە ئینگلیزیەکەی بڵێ نەخۆش
بڵێ ماندوو. tired. بڵێ خراپتر. خراپ bad. خراپتر worse. بڵێ پشکنی. پشکنی examined. examined. بڵێ مەترسیدار. خەتەر. بەڵێ چی؟ dangerous. dangerous. بڵێ پێکەنی. laughed. بڵێ ئەو نەخۆش بوو. ئەو مەبەستمان پیاوەکەیە. he was ill. he was ill. بڵێ هەفتەی ڕابردوو ئەو خراپتر بوو. هەفتەی ڕابردوو ئەو خراپتر بوو. last week he was worse. last week he was worse. بڵێ دکتۆر براون ئەوی پشکنی. دکتۆر براون ئەوی پشکنی. Dr. Brown examined him. Dr. Brown examined him. بڵێ پزیشکەکە پێکەنی. The doctor laughed. The doctor laughed. بڵێ چۆن ئەتوانرێ خواردنەوەی شیر مەترسیدار بێ. یعنی چۆن ئەکرێ خواردنەوەی شیر مەترسیدار بێ. بەڵام لە زیاتی ئەکرێ بڵێ توان. چۆن ئەتوانرێ خواردنەوەی شیر مەترسیدار بێت. How can drinking milk be dangerous? How can drinking milk be dangerous? بڵێ مانگاکە کەوت بە ملیە. مانگاکە کەوت بەسەریا. The cow fell on him. The cow fell on him. بەڵێ بەڕێزان هاتینە کۆتایی وانەی حەڤە. تکایە سەبسکرایبی چەنەڵی ئاوات ئەکادیمی بکەن. لایکی پیجی ئاوات ئەکادیمی بکەن لە فەیسبوک و ئینستاگرام. و ئەپلیکیشنمان هەیە دایبەزێنن. لەوێوە زۆرێک لە کۆرس و وانەی بێبەرامبەر هەیە و ئێوە ئەتوانن سوودیان لێ وەرگرن. پاشان ئێمە لە ئاوات ئەکادیمی کۆمەڵی خزمەتگوزاری تایبەتمان ئەبێت و داشکاندنی تایبەتمان ئەبێت تکایە ئاگادار بن.